من لە ستۆدیۆ میوانداری سەحەر خانم کردووە. سەحەر خان بەخێر بێ. هاوکات لەگەڵ دایکی دکتۆرە نەرمین کە جاران دکتۆرە بۆ بابەتی پزیشکی زۆر هێناومانی ئەمڕۆ بۆ سەرکەوتنی کچەکەت داوەتمان کردووی. بەخێر بێ، زۆر خۆشحاڵین. جارێ پێم بڵێ سەحەر خان هەستێکی چۆنت هەیە کاتێک دەبینی یەکێکی لە یەکەمەکانی سەرهەرێ؟ بەنای خۆی گەورە میهرەبان، سوپاسی کەناڵی پەیام دەکەم بۆ میوانداریەکەتان. تەبان هەستێکی زۆر خۆش بوو کە ئەو خەبەرەم پێگەیشت. زۆر سوپاسی خۆی گەورە دەکەم چونکە ئەو نمرە بەرزەی من، ئەو نمرە جوانەی من هەمووی فەضڵ و نیعمەتی خۆی گەورەیە. طبعاً لەگەڵ وەش ماندووبوونی خۆشمی تیادایە، ماندووبوونی دایک و باوکم، ماندووبوونێکی زۆری مامۆستاکانیشمی تێدایە. لەبەرەوە سوپاسی هەموو لایەک دەکەم. هەر خۆم لە بیدایەوە چاوەڕوانی یەکەمیشم دەکرد، بەڵام هەر هەستێکی زۆر خۆش بوو کە ئەو خەبەرم پێگەیشت. باشە، با هەلە دایکیشی بپرسم، دەڵێن دایک بۆ منداڵەکەی لە خۆی پەرۆشترە. دکتۆرە تۆ هەستێکی چۆنت هەبوو کاتێک زانیت منداڵەکەی تۆ یەکێک بووە لە یەکەمەکانی هەرێم؟ والله هەستیەوەم هەبوو کوردەواری دەڵێ ئەوی لەسەر سەبرانە لەسەر خێرانە. يعني ئەو ساڵ پۆلی 12 بەعام نەک تەنها لە بۆ سەحەر خان، يعني ساڵێکی سەخت بوو، کۆڕۆنا و بستنەوە ناوپۆل، بستنەوە ئۆنلاین، بگەڕێنەوە دانیشن لە ماڵ، يعني بەڕاستی سترێسێکی زۆریان هەبوو بێجگەلەوەی کە خۆیان پۆلی 12 بوون، يعني سترێسێکی زۆریان هەبوو. سەحەر خانیش ماندیبوونێکی زۆری چێشت بەڕاستی، يعني من هەندە جار زۆر تەشجیعم دەکرد، طبعاً زۆر هەردەم وشەی مشجعم پێدەوە بە زۆر جار لە ناخەوە، يعني دەمگوت زۆر ماندوو و حەقنی ئەوەندە خۆی ماندووکە، بەڵام يعني مەبەستم زۆر ئەوەندە تااقەتی هەیە و خۆی ماندی کرد کە بەڕاستی شتێکی باشە ئینسانەکە يعني هەوڵدا لە بۆ خەونەکەی خۆی، يعني کە خەبەرەکەمان وەکو سەحەر خان گوتی تەوەقوعمان دەکرد، طبعاً بەس ئیدی من شانسەکەم هێش بووە هەموو جار بە سەحەر خان دەمگوت دەرەجە هەموو شت نییە، گەر دەرەجە کەشت بەدڵی خۆت نەهاتەوە زۆر ئاساییە، يعني زۆر طبیعی وەریگرە. بەڵام خەبەرەکە بەڕاستی خەبەرێکی خۆش بوو کە ینی وەکو بڵێ دایک و باوک لە خۆی چەند پێی خۆشە کە هەدەفەکەی خۆی بینتەجێ، دە ئەوەندە و سەد ئەوەندە پێی خۆشە کە منداڵەکەی هەدەفەکەی بینتەجێ، یعنی بگاتە ئەو خەونەی کە بۆ خۆی دانابوو. باش، بەڕاستی خەبەرێکی خۆش بوو. باشە، با من بێمە سەر ئەزمموی خوێندنت سەحەر خان، لەوەی بەشێک لە قوتابیان ئەم ساڵ ببن بە پۆلی 12 بەشێکیانیش مانگی نوێیان مابێ، بەشێکیانیش تاسین معدل بێ. حەزەکەم ئەزمموی خۆتم بۆ باس بکەیت چۆن ئەو دەرەجەیەت بەدەستێنا بۆی کە قوتابی سوود لێ وەرگێ. ئاخۆ تۆ ڕۆژانە دەتخوێند یان هەفتانە مراجعات دەکردەوە، یان شێوازی خوێندنە چۆن بوو جەدوەلی خوێندنە بەگشتی؟ طبعاً یەکەم شت گرنگترین شت خوێندنی ڕۆژانەیە کە ئەو بابەتەمە ڕۆژانە دەخوێند، دوای هاتنەوە ماڵەوە جوان بابەتەکەم زەبط دەکرد و دواتریش هەتا بڵین ئەو بابەتە لەبیر نەکرێت، دەبێت پاش بڵین هەفتێک دوو هەفتە دووبارە پێداچوونەوەکی لەسەر بکەیت. بەو نوع خوێندومە، بەڵام ئەوەی کە زۆر گرنگیم پێداوە ئەوە بووە کە چۆن بە تەرکیز بخوێنم، چۆن بە لێهاتووی بخوێنم، نەوەک چونکە من هەر بڵین لە یەکەم ڕۆژی پۆلی 12 هەرگیز ژمارەی کاتژمێری خوێندنەکانم نەژمارتووە، بڵین چەند کاتژمێر خوێندومە و یاخود بچم لە هاوڕێکانم بپرسم ئەوان چەندیان خوێندووە. هەمیشە هەوڵم داوە ئەو بڵین ئەو خوێندنەی لە ئەو ڕۆژە دامناوە تەواوی بکەم. ئەجا لەوانەیە بڵین تەنها 4 کاتژمێری بووە، لەوانەیە 10 کاتژمێری بووە، حەسەب بڵین ئەو بابەتە. باشە، خوێندنی دەڵام 4 و 5 کاریگەری بە 6 ئەبەیە تا 9 چۆن بوو، عفوەن 10 و 11 دەکا خوێنی ئەوانت چۆن بوو؟ ئاوا زۆرت خوێن لەوێش نمرت بەو شێوە بەرز بوو؟ بەڵێ، خۆی هەموو قۆناغەکان تاواکەری یەکدینە، پۆلی 12ش تاواکەری قۆناغەکانی ترە، هەرنەک بەس 10 و 11 دەتوان بڵم لە پۆلی یەکەوە هەمووی بەستراوە بە یەکدی. الحەمدولillah من باش دەم خوێند پۆلی 10 و 11، بەڵام مەرج نییە ئەو قوتابی کە بڵین لە پۆلی 10 و 11 نمرەی بەرز بووە 12ش نمرەی بەرز بێت. گرنگترین بڵین قۆناغی 12ە. باشە، بێگومان لەگەڵ بوونی پۆلی 12 کۆمەڵێک ئۆفری مەلزەمە و کتاب و کۆمەڵێک جیاوازی دێتە بەردەم. تۆ زیاتر پشتە بەچی دەبەستی؟ من خۆم تەرکیزی ڕئیسی مەلزەمە بووە، بەڵام هەرگیز کتێبم ئێمان نەکردووە، هەر ڕۆژانە لەگەڵ کتێبەکە ڕۆیشتوم، بەڵام لە زۆربەی دەرسەکان مەلزەمەم بەکارێنەوە، بەڵام هەبووە دەرسیش کتێبم بەکارێنان بێت. باش، چۆن بڕیارتدا هەر بە دەوری یەکەم و خولی یەکەم خۆت تەواو بکەیت و بیرت لە دەوری دووەم نەکردەوە؟
من خۆم هەرگیز دەوری دووەم لە مێشکم نەبوو بەڵام لای خۆم وام دانابوو کە دەچمە ناو تاقیکردنەوە سەیری پرسیارەکان دەکەم ئەگەر خوای گەورە سەهلی کرد لۆم تانیم بڵین جواب دەمەوە جوابی دەدەمەوە الحەمدولە لە هەموو تاقیکردنەوەکانیش هەروە بوو زۆر بە ئاسانی بێ هیچ کێشەیەک جوابم پشت بەستم بەخوای پەروەردیگار دەتوانین بڵین هۆکاری سەرەکیە بۆ سەرکەوتن بەتەئکید من هەر لە بیدایەوە تەوەکلم کرد بۆ سەر خودای گەورە دەمزانی کە ئەو نمرەی من بەدەستی دێنم خێری بۆ من تێدایە هەر بەو نۆعاش هەر بەو بیرۆکێش چوومەتە ناو تاقیکردنەوە لەبەرەوە مرتاحیەکی زۆر و ئارامێکی زۆری دامێ ئەوەی کە بڵێن پشتم بەستوەتە سەر خوای گەورە لە یەکەم ڕۆژی بووی بە پۆلی 12 خەونە هەبوو ڕۆژێک ئاوە لە تەلەڤیزیۆن میوانی بکرێت و وەکو یەکێک لە یەکەمەکان قسەت لەگەڵ بکرێت بەڵێ بەتەئکید هەر من خۆم لە یەکەم ڕۆژەوە خۆم یەکلای کردبەوە کە یەکەم دەرچم هەر خۆم بۆ یەکەمیش حازر کردبوو لە بیدایەوە سپاس بەخوا یەکەمیش بووی باشە حەزەکەم سمۆ لای دایکت بێگومان لەگەڵ تۆ ئەوە چەندە پۆلی 12 تا دووەمە لە هەر کاتێک لە ماڵێک پۆلی 12 دەبێ ئیتر ئەو ماڵەیە بە تەواوەتی دەشێوێ دەڵێن پۆلی 12مان هەیە سەفەر ناکەین زوو دەخەوین سەیری تەلەڤیزیۆن ئەو بابەتانەش ناکەین حەزەکەم وەکو دایکێک کە قوتابیەکەت یەکێک لە سەرکەوتووترینەکانی قوتابیەکانی هەرێم بووە ئێوە چۆن کاتتان ڕێخستە بوو ئایا ئەو جەوەیەتان بۆ دروست کرده بوو کە بخوێنێ یان جەوێکی وا کە ئیتر پۆلی 12مانەیە دەبێت لە هەموو شتێکا دووربین یان سەفرە و سیاحەتتانیژە کرد بەڵێ بێگومان لە هەر حاڵەتێکی بڵێ بەسەر خێزان دێ دەبێ تەوازن ڕابگرێ بە تایبەتی دایک و باوکیانێ مەسلەی کوردیمان هەیە دەڵێن نەشیز سوتێنە کەباب یعنی بڵێ تۆزێک نەشات و چالاکی ماڵەوە کەم دەبێتەوە بەڵێ بەڵام هەندێک شت هەیە بۆ ڕفرەشبوونی تەڵەبەکە بۆ ینی دووبارە دەستپێکردنەوەیشی نوێ خوێندنی بە گڕوک تین و ئەوانە پێویستە بۆ نمونە ئەمە تەنها لەو فترەی بڵێ مراجعە و ئیمتیحان بڵێ سەحەرخان کەم دەهاتە دەرەگەنا فترەکانی دەچوین بۆ گوند لای خۆمان لە هیران بۆ نمونە دەچوونە سەردانی خزمان یان مەسەلەن بۆ نمونە حەزی لە هەر دەرچوونێکی کە بە ئاسایی بوو بەڵام بە شێوەیەکی گشتی سەحەرخان ڕۆژێکی دانابوو لە هەفتە بۆ دەرچوون چونکە ئەو بەرنامەیەکی زۆر بڵێ دقیقی هەبوو بۆ خۆی بۆ خوێندن ینی بەرنامەی ڕۆژانەی هەبوو بۆ خوێندن ڕۆژێکی دانابوو لە نهایەتی هەفتە ئینجا پێنجشەممەکە یا جومعەکە بۆ دەرچوون بەڵێ دەرچوونمان هەبوو بەڵام خۆت دەزانی بەهۆی کۆرۆناوە ئەو ساڵی ڕابردوو هەر بەعام دەرچوون کەم بوو نەک بە نسبەت ئێمە وەکو پۆلی 12مان هەبوو بەڵام هەر بەعام خەڵکی دیش ینی ساڵێکی ناخۆش بوو نەدەتوانێت بیسە هەموو شوێنێک نەدەتوانین بیسە دەرچوونی زۆر قەڵەباڵغ یان بۆ نمونە کۆبوونەوەی خێزانی ئەوانە بەعام کەم بوو بەڵام ئەمە وەکو خۆمان ناحیەی دەرچوون و تەرفیهی و من ناحیە ئەوەی کە بۆ نمونە لە جەوی خیندن بچێ دەرێ ئەوەمان تەطبیق کردی لە ساڵەکە تەنها لەو فترەی ئەخیری نەبی کە بەڕاستی سترێسەکە زۆرە کە پێش ئیمتیحان مراجعەی پێش ئیمتیحان لەگەڵ ڕۆژانی ئیمتیحان یعنی ئەوە بڕک ئەوە هەبوو بەڵێ دکتۆرە نەرمین من دێمە سەرەوەی ئەم چ ڕۆژە چۆن خوێندوێتی بەڵام دەڵێن بەردەوام دایک ئامۆژگاریەکی قوتابیەکە بۆی کە ینی ئامۆژگاریەکی دایکانەیە حەزەکەم ئەمە ئامۆژگاری دایکانە کە بەردەوام پێی دەگوت چی بوو چ شەیەک بوو زۆر تکرارت لێ دەکردەوە لە ژیانی ڕۆژانە پێمان بڵێ بەڵێ وەڵاهی ئەمن نەک لە بە سەحەر لەبەر هەموو منداڵەکانم فێریان دەکەم دەڵێم ئینسان بە ماندیبوونی خۆی دەگات ڕاستە خوای گەورە ینی پاڵپشتی خوای گەورە زۆر مهمە بەس قانونێکی خوای گەورە هەیە لە دنیا وئین لەیسە للئینسانی ئیلا ما سعى ینی تو لێرە دانیشتووی کە شهادەت ناداتێ لە ماڵەوە دانیشە هیچ نەکەی بەڵام لە هەمان کات چەند سیقەت بە توانای خۆت هەیە کە ئەتۆ دەبێ بە توانای خۆت بگەیە ئەو خەونەت دەبێت 100 ئەوەندە سیقەت بە خوای گەورە هەبێ کە خوای گەورە پشت دەگرێ ینی ئەو دوو نقطەیە زۆر مهمە یەکەم بڕوابوون بە توانای منداڵەکەت ینی پشتی بگرە زۆر جار هەیە مثلا لە ماڵێک تەڵەبە من دیتیتم تەڵەبەکە زۆر توانە هەیە داکۆباکە دەڵێ دەلێ گەڕێ وەڵاوی ئیسەتی نییە باشە بۆی پێ دەڵێ ئەگەر ئینۆتیش بەر پێ بڵێ بڵێ ئیتو ئیسەتی چاڕوان لێ دەکەم ئەتو زۆر زیرەکی ئەتو لەوە زیاترت تێدایە ئەتو پارنۆتتە بە ئەو ساڵ سەتی دەینی ینی یەک نمونەیەک چکە بە دایکان دەڵێم کە ئەنیشەکە زۆر بەسیتە بەڵام مانایش زۆر گەورە هەیە سەحەرخان سەفی سێ ابتیدایی سێم بوو لە مەکتەب یەک ساڵ هەموو ساڵەکانی بێکەم بەڕێ کردووە الحەمدوللا ساڵێک سێم بوو ساڵی دوم کە پۆلی چار بوو یعنی چاری سەرەتایی کەسان بچووکە هاتگوتی دایجارە من زۆر پێم ناخۆش بە پارەهام ئەو ساڵ یارمەتیم دەدە یەکەم بم زۆر تەشجیعم کردم نەک ئەو ساڵی کەم شتی هەم ساڵەکان یەکەم بی چونکە تو یەکەمی ئیوەنی دووەم و سێم بی فبەو حاڵەی کەم شت تەشجیعی منداڵەکەت بە کەم نەزانینی زۆر مهمە بەڕاستی یعنی دائیمەن گەورەتری پیشاندەی یعنی یارمەتی بێ کە خەونی گەورە بی
يعني پیغمبر صلی الله علیه و سلم که دعوای بهشتی رخوا گور کرد دعوای فردوس علی کردوا يعني وسمان بشان ده من بو دعوای بابا من ضالك توانه بانو هالط بيني من استيقلوا شتاني كبس حرخان من قلت بيج نتيجه دنقول سحر خان اتو اوي لسربو كردت ان ذا صط بينو هط بي للاي من وكويكا يعني لها ما كاد نابي بكي ورقي زخط يعني انت والله اتو صدنيني من اللي درازينابم جوانا يعني توازنها بالهرد وحالتك بالله پشگیری دایک و باوک بۆ بەدەستێنانی نمرەی تۆ ئەو نمرەی کە بەدەستێ هێنا گرنگ بوو بەخۆی بەعام کەشوهەوای ماڵەوە زۆر گرینگە بۆ قوتابی و زۆریش گرنگتر دایک و باوکە من الحەمدولله دایک و باوکم هەر لە یەکەم ڕۆژەوە زۆر پشگیری منیان کردووە و وەکو دایکیشم گوتی هەرگیز زەختیان لەسەر نەکردوم هەمیشە ئەویان بەبیری هێناومەتەوە کە گرنگترینش دەوەیە من بڵێن ئەوەی لە دەستم دەبیکەم نەوەک هەر چاوم لەسەر سەتەکە بێت واتاگەر سەتە نەهێنا بۆ ئاسایی بوو طبعا شکری خوام دەکرد هەر زۆر باشە بێگومان ئێمە لە پۆلی 12 نزیک 7 وانەمان هەیە 7 وانەمان هەیە کام وانانە قوتابی بەڕای تۆ پێویستە لە یەکەم ڕۆژەوە زۆر گرنگی پێبدا لەبەرەوەی منهەجەکەی زۆرە بەتایبەت ئەگەر قوتابی زانستی بێ طبعا هەموو قوتابیەک جیاوازە لە وەکەی تر هەندێک قوتابی هەیە مێشکی علمیە ئەوانی تر هەیە زیاتر لە لەبەرکردن باشترن من خۆم شخصیاً زۆر بڵین مرتاح بووم لەگەر وانە علمیەکان کێشەم لەگەڵ وانە ئەدەبیەکان هەبوو یعنی زمانەکان بەڵێ هەر لە کاتی مراجعەش بۆ نمونە کاتێکی زۆر کەممدا بوو بە بیرکاری تقریبا 5 ڕۆژمدا بوو بە بیرکاری بەڵام 2 هەفتەمدا بوو بە عربی چونکە کێشەیەکی زۆر گەورەم لە عربی هەبوو بەڵام لەوانەیە قوتابیەکی تر زۆر مرتاح بێت لە عربی کێشەی لە بیرکاری هەبێت لەبەرەوە ناتوانم ئەوەی کە من تطبیقم کردووە بڵێم بە هەموو قوتابیان بڵێم وەکو من بیکەن بەڵام قوتابی دەبێت لە بیدایەوە بزانێت کە بڵێن کێشەی لە چ بابەتێکی و مرتاحە لە چ بابەتێکی تر هەتا حەسەبووی ڕۆژەکانی دابەش بکات باشە تۆ سەرجەم وانەکانە بینیوە و هەمووی دەبێت بە تەواوەتی لەبەر بێت بەو نمرەی سەتەیە بێگومان دەبێت لە کتابەکەی کامل بی چەند ڕۆژێکمان ماوە بۆ بەشێک لە قوتابیانمان کە بەداخەوە لەوانەیە بەشوکیانیش بخۆیان خۆیان هێشت بێتەوە بۆمانجینەوە تۆ ئەمەلی دەرچوونە هەیە بەم 2 هەفتەیە کە بتوانێت بە تەواوەتی کتابەکە خۆی لێ باشکات و دەرەجەی تەواو بێنێ بەتەکید چونکە ئەو ڕەنجوماندبوونە ئی 2 هەفتە نییە ئێمە تقریبا 1 ساڵە دەخوێنین ئامۆژگاری بۆ قوتابانەوەیە بەبیر خۆیان بینەوە کە زیاتر لە ساڵەکە دەخوێنین و زۆر هاوڕێشم هەبووە کە بڵین دەوری دووەم پلەی بەرزیان بەدەستهێناوە ئەوە دەبی شکری خوا بکەین کە بەلانی کەم شانسێکی دیکەمان لە پێشە کە دەوری دووەمە چکە قوتابی وە هەیە بەداخەوە هەندێک کێشەی دێتە بەرامبەری مەجبور دەبێت بیخاتە دەوری دووەم زۆر ئاساییە کاتمان لە پێشە دەتوانێت لە ماندووبوون بەردەوام بێت بێگومان ئەم ساڵ هەروەکو دایکیش ئاماژەی پێدا ساڵی کۆڕۆنا بوو بەشێک لە سیستەمەکان گۆڕابوو بەشێک لەوانەکان ئۆنلاین بوو هیچ سوودێکت لە تەکنۆلۆژیا بینی بۆ خوێندن بەڵێ من سوودێکی زۆرم لە ئینتەرنێت بەعام بینیوە بە تایبەتی لە وانە علمیەکان زۆر سوودم لێ بینیوە مامۆستای زۆر باش هەن لە بڵێن لە ئینتەرنێت کە وانەکە بە جوانی بڵێن دەڵێنەوە من خۆم بەڵێ سوودم لێ بینیوە و هەندێک جاریش بڵێن بۆ ڕەفاهیەتی خۆم هەر بۆ بڵێن لە کاتی ئیسراحەت سوودم لە ئینتەرنێتیش بینیوە باشە واتە ئینتەرنێتت بەکاردێنا بۆ خوێندن بەڵێ بەتاکید سۆشیال میدیات بەکاردێنا نەخێر سۆشیال میدیام نەبوو هیچ چۆن توانی وتان لەم سەردەمەیە کە ئێستا سۆشیال میدیا هەموو شتێکی داگیر کردووە کچەکەتان دوورخەنەوە لە سۆشیال میدیا بۆی کە تەرکیزی نەبووە بەڵێ وەڵا من دوورم نەخستۆتەوە من قاعیدەکمان هەیە لە ماڵەوە لەگەڵ باوکی سەحەرخان یعنی تو بۆ ئەوەی منداڵەکەت نەبێتە نێچیری سۆشیال میدیا دەبێت پەروەردەی بکەیت تاوان ئەوە بە ڕۆژێک دروست نابێ ئەو شتە یعنی ئەو ئایدیای سەحەرخان کە خۆی ناچێتە سەر سۆشیال میدیا هی خۆیەتی من پێم نەگوتووە تاوان ئەو ڕۆژە بەم نیگوتووە گوتی تازە دام بەزاندووە یعنی لەگەڵ باوکی فەیسبوک و یان ئانی تر ینی سناپ و ئانی دابێت سناپی نەبێ بەڵام ئەوە ڕای خۆیەتی هیچ کات من پێم نەگوتیە یعنی ئەسڵان من بە سوپرایز زانیتم دەڵێ وڵا نیتم یان پێشتر لە پێش پۆلی 12 لەوانەیە هەندێک شتی بەسیتی هەبوو ئەوەشی داخستووە ئەوە ڕای خۆیەتی بەڵام ئەوە نقطەی پەروەردەییە تۆ ناتوانانی بە زۆر یەکێک منعکی لە سۆشیال میدیا ناتوانانی بە زۆر دای بنی
ئەتو ئەگەر ئەساسیاتی پەروەردە فێری منداڵەکەت بکەی کە چی باشە و چی خراپە. من ئینتەرنێتم لە ماڵەوە قەتع نەکردووە، ئینتەرنێتیشی فری 24 ساعتیم هەیە لە ماڵەوە. منداڵەکەم بەخۆی دەیکوژێنێتەوە، دای دەرجێسێنێ و دەیکوژێنێتەوە بەخۆی کە کاتی پێویستی پێ دەچێتە ناو ئینتەرنێت دەگەڕێ سێرچ دەکە، بەخۆی معلوماتێکی بێ دەچی دەردەینی، بەخۆی وانەی فڵان مامۆستای دەوێت دەڵێ دەچێ دەردەینی و جێلی ڕادەگری، هەمووی بەخۆ دەکات، بەخۆشی خۆی لە شتە خراپەکان دەپارێزێ. بەنسبەت سۆشیال میدیاش ئەوە ڕەئی من بەخۆم وەکو گەنجی ئێستا تەمان هەموو هەیتیان خۆت دەڵێ، بەس سەحەرخان ڕەئی وا بوو دەیگوت من کاتم دەبا، من پۆلی 12 دەبێت کاتم هەمووی بۆ خوێن نەکەم. دەست خۆش من کاتی کەمە ماوە حەزەکەم کۆتا پەیامەت سەحەرخان چیت هەیە بۆ تازە 12کان ئەوانەی کە تازە بن بە پۆلی 12 بۆی کە ساڵی دابێ ئاوا میوانیان بکەم ئینشاءالله. یەکشت دەمویست بە قوتابیانی بگێنم، زۆر جار بڵین لە کاتی کە ئامۆژگاری قوتابیان دەکرێت تەرکیز دەکرێتە سەر تەندروستی بڵین جەسەدی کە چۆن قوتابی دەبێت لە ڕووی بڵین جسمیەوە بڵێ تەندروست بێت، چکە خۆمان دەزانێتە سەردەمی کۆڕۆنایە، بەڵام ئەوەی کە بەڵێ ئەوە زۆر گرینگە، بەڵام ئەوەی کە دەقاتی ئەوەش گرنگترە تەندروستی مێشکە، تەندروستی عەقڵە کە قوتابی چەند لە ڕووی مێشکەوە تەندروستە، لەبەرەوە زۆر گرینگە قوتابی نەفسیەتی خۆی بپارێزێت لە کاتی پۆلی 12 چونکە ئەو قۆناغێکی درێژە ساڵێکە، کاتی خۆش و ناخۆش طبعاً هەیە لەو قۆناغە، لەبەرەوە قوتابی هەوڵ بدات کە بڵێن تەندروستی مێشکی خۆی بپارێزێت. دەست خۆش بە سەحەرخان با کۆتا پەیامی دکتۆرە وەرگریم بۆ دایک و باوکان بۆ ئەوانەی کە تازە قوتابیەکانیان دەبن بە پۆلی 12. بەڵێ بۆ ئەوانەی قوتابی نوێیان هەیە بۆ پۆلی 12 هیوادارم سترێسیان لە دروست نەکەن، زۆر ئەتیادی وەریانگرن وەکو کە پۆلی 11 بێ بە هەندێک زیادەیەکی کەم، یعنی هەندێک زیادەیەکی کەم، یعنی وەکو سەحەرخان گوتی حاڵەتی نەفسی قوتابیەکە مڕاعات بکەن، لە هەموو کاتێک پاڵپشتی بکەن، لەو کاتی دەرەجەی باشە لەو کاتی دەرەجەی خراپە، لە هەموو کاتێک لەگەڵی بن، یعنی قەت نابێت لە پۆلی 12 دایک و باب ڕێی خۆی بەسەر تەڵەبە دەکە فەرزکە وڵات و نابی ئەو مۆبایل بەکاربێنی بۆ نمونە، یعنی یا نابی فلان مامۆستا بچێ دەرسی فلان مامۆستا، یا نابی جێ لە فلان مامۆستا بگری، یعنی دەبێت حریەتێکی تو ئەوانە دەبن بە 18 ساڵ، یعنی کەسێکی پێگەیشت و عاقڵن. يعني من وكو منك سەحەرخان ئەوەی کە لە یەکی ابتیداییشە تو دەبێت وەکو ئینسانێکی کامل ئیرادە تعاملی لەگەڵ بکەیت، کەواتە یەکەم پاڵپشتیکردنیان، دووەم نەترساندنیان، یعنی ئەوجا تو دەبی نابی لە ماڵە بچێ دەرێ، ئەوجا نابی ئەو بکەی، ئەوجا نابی ئەو ها بکەی، نابی لەگەڵ برادران قسە بکەی، یعنی تەنشنیان لە دروست نەکەن، سترێسیان لە زیاد نەکەن، پاڵپشتیان بن لە هەموو خۆشی و ناخۆشیەک، و هەروەها بە بەردەوام متابعیان بکەن، بە بەردەوام، یعنی نەک بڵێ من هەموو شتم لۆ کردی ئەمە هەموو دۆخی ماڵم لە ئامادە کرد ئینجا با بۆ خۆی بخوێنێ کە چۆن ئەمن خوێندم، نەخێر ئەو نقطەی غەڵەتە کە چۆن ئەمن خوێندم زۆر جوایزە کە لەوەی کە ئێستا سەحەرخان دەخوێنێ لە ظروفێک ئێمە خوێندان هیچ هەر تەلەڤیزیۆنیش نەبوو بۆ نمونە، ئێستا لە ظروفێک ئەو کەسە ئەو کچەیە ئەو کوڕە دەخوێنێ کە بەڕاستی هەمووی دنیا ئیغراءاتە، هەمووی دنیا بەلای خۆیدا ڕادەچێشێ، دەبێ ینی لەو حاڵەتانە کە دایک و باب ئاگادار بن و پاڵپشتی منداڵێ ئەویش منداڵەکە توانای خۆی هەمووی بەکارهێنا زەختی دەرەجەی لێ نەکەن، دەرەجە يعني هر كسو توانای جیاوازی هەیە بەڕاستی، يعني ناکرێم هەموو تەڵەبەکانمان سەتی بینم، بەس دەکرێت پاڵپشتیان بین کە کامل توانای خۆی بەکاربێنێت. دەست خۆش بێت دکتۆرە سەحەرخان، بڵێم دکتۆرە ئینشاءڵڵا جەنابیش دەچیتە بۆ زۆر باشە، باوکە هەر دکتۆر و دایکی شەهر دکتۆر هیوام وایە ڕۆژێ جەنابیشت ببیتە دکتۆرێکی باش و لە میوانەکەمان لەسەر بابەتێکە پێشوازی لێ بکەین ئەم جارە وەکو دکتۆر. زۆر خۆشحاڵ بووین کە لەگەڵمان بووین. بەڵێ ئەزیزان و خۆشەویستان، ئەوەی بینیتان بەشێک بوو لە ئەزموونی سەرکەوتوی خێزانێکە یەکێک لە قوتابیەکانیان یەکەمی هەرێم بووە.